نشوف أصلي. وحتى يعني أنا كثير من زمان أنا كنت بحب ضلني أفكر بالعراق، ڕۆژێکی تەواو جیاوازە بۆ محەممەد. ئەو بەر لە 30 ساڵ لە کەسوکارەکەیدا بڕاوە بە ئامانجی جارێکی دیکە شادبوونەوە پێیان لە وڵاتێکی دوورەوە هەزاران کیلۆمەتری بڕیوە. دوای سۆراغێکی زۆر خەونی دەیان ساڵەی بەدی هات. ئێرەش ماڵی پورێتی. چالاکوانێکی کەرکووکە و بەدیهێنەری خەونی محەممەدە. تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک وێزگەیەکی گرنگی پێگەیاندنی محەممەدە بە کەسوکارەکەی لە بەس چیرۆکەکە بەم شێوەیە دەگێڕێتەوە. کە نامی بۆم نارد داوای ژمارەکەمی کرد لە ڕێی واساب و پەیوەندی پێمەوە کرد باسی خۆی کرد کە چۆن لە ساڵی 2000ەوە دەگەڕێ بە دوای عشرەت و کەسوکاری خۆی لە عێراقا. لەتر باسی خۆی بۆم کردوتی ئێمە مناڵ بووینە کاتی خۆی باوکی کە لە هەفتاکان کە ئەو شەڕی بینی سووریا و ئیسرائیل ڕوویدا بەشێ لە سوپای عێراق لەوێ بوون. ئەمە باوکی کەسێ بووە لەو جوندیانی کە لەوێ شەڕی کردووە. ئەتر دوای شەڕەکە کە تەواو بوو باوکی نەگەڕاوەتەوە بە عێراق، چۆتە لوبنان. لە لوبنان ئافرەتێکی لوبنانی مارە کردووە. لە ساڵی 1983 شەڕی لوبنان دەسی پێکە و دەزانی وەزعێکی شتیوا ڕوویدا لە لوبنان. باوکی جێشی ئیسرائیلی بێگرن ئەسیریەکەن، ساڵ و نیوە کاتە لە سژنە بێت. دوای ئەوە بەرێدەن کە بەرێدەن ماوەیەکە مێنێتەوە لەو دێی کە لە جنوبی لوبنانە. لە شەڕەکەیە موشکێک کرێتە دیەکەیان تر باوکی لەوێ ئەکوژرێ لە ساڵی 86. ئیتر محەممەد و خوشکەکەی لەگەڵ دایکیان ئەمێنن، بەڵام هیچ زانیاریەکیانە لەسەر کەسوکاری ئەسلیان کێیە، کەسوکاری باوکی کە مامەیان کێیە، پوریان کێ ئەم شتانە. لە ساڵی 2000 کە محەممەد گەورا بێ زۆر هەوڵەدا کە بگاتە کەسوکاری خۆی، بەڵام بێفایدە بێنەتیجا بێ. محەممەد داود لە باوکێکی عێراقی و دایکێکی لوبنانی هاتۆتە دنیاوە. وێنەیەکی باوکێتی و بە نرخترینی یادگاریەکانە کە بۆی بەجێماوە، چونکە ئەو تەمەنی تەنها 4 ساڵ بوو کاتێک باوکی کۆچی دوایی کرد. ئەمەشیان خوشکی محەممەدە و ناوی مەیاسەیە. ئەم خوشک و برایە ئەگەرچی دانیشتووی لوبنانن، بەڵام دڵخۆشن بەوەی کە لە نێو کەسوکاری خۆیاندان. والدي حسب ما أمي بتخبرنا إنه هو إجا من سوريا على لبنان. باوکم وەک باسی دەکات لە سوپای عێراق بۆ دواتر لە شەڕ هەڵاتەوە چۆتە لوبنان. لەوێ دایکی ناسی و ژیانی هاوسەرگی لەگەڵ پێکەناوە و لەوێ نیشتە جێبوون. کاتێک سوپای ئیسرائیل هاتنە لوبنان لە ناوچەکەی ئێمە باوکمیان دەستگیر کرد. دوای دەرچوونە بەندیخانەکان ئیسرائیل لە باشووری لوبنان نیشتە جێ بووە و سەرباز لوبنان بووە. لە شەڕ ناخۆیدا شەهید کرا کە باوکم مرد تەمەنم 4 ساڵان بوو. وضل يشتغل بالريحان. كان في هناك الحروب الأهلية بلبنان. هیچ وێنە و یادگاریەکی باوکی محەممەد لای کەسوکارەکەی نەماوە. ئەمەش بەهۆی ئەوەی کە لە سەردەمی ڕژێمی بەعز ناوبراو لە سوپای وڵاتەکە بەرەو لوبنان هەڵاتو بوو. سۆران کامەران کوردستان 24 کەرکووک.